ئەوەیانی کەم خۆپیشاندانانەی لە عێراق کرێن تێگەیشتنی کۆمەڵی ئیسلامی وایە کە ئەمە بەرەنجامی حکومڕانیەکی خراپەکە لە عێراقدا کراوە و ئەم نەتیجەی کە لە ئێستا دێتە ینی لە ئێستا ڕوئەدا لە عێراقدا و خۆپیشاندانانە کەڵەکەبووی کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی بەغدان و وەکو باسم کرد بەرەنجامی و فەسادی و گەندەڵیان کە ئەمە یەک دووهەم تێگەیشتنی کۆمەڵی ئیسلامی وایە کە کورد ینی وێ یەک ڕیز بێ و یەک هەڵوێز بێ هەمان پێکەوە بێم قوارە ینی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بپارێزین و ئەمەش بۆ کرێ لای ئێمە ینی بە تێڕوانیم و کۆمەڵی ئیسلامی بۆ کرێت کە ئێمە هەمومان هیچ لایەنێک بە تەنها مافیەوەی نییە کە نوێنەرایەتی کورد بکەوە دوێ نەشەمە تەکیدمان لەسەرەوە کردەوە هەمومان پێکەوە نوێنەری کوردین و هەمومان پێکەوە تەمسیلی میلەتەکەی خۆمانەکەین هەر یەکەوە بەپێی ئەو حەجم و ئیستیحقاقانی کە هەیەی و ئەم نوێنەرایەتی کردنەش لەوەدا بەرجەستا بێت کە بێ هەمومان شەریکی ئەو قەرارانە بین کە ئیدەین و بێ پێکەوە بڕیاردەی و هیچ هێزێک نابێت ڕێ بخۆی بدا لە بنیازی ینی هەرێمی کوردستان لەبری هەرێمی کوردستان بڕیار بدە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی وایە کە ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستان ئەو یەک ریزیە بەدی بێنین کاتێک لە هەرێمی کوردستانیش چاکسازی ڕاستەقینە دەست پێ بکە و ئێمە لە کۆبوونەوە کەش دوێنێ بەڕێزەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بۆ کرد کە پێویستە چاکسازیەکی ڕیشەیی لە هەرێمی کوردستان بکرێ و هەنگاوەکانی چاکسازی دەست پێ بکرێت کە بەڵێ ئێمە لەو وێزگانە چاومان لەسەر مافە بنەڕەتی و مافە نەتەوەیەکانی میلەتەکەی خۆمانە بەڵام بە دڵنیاییەوە بێدەنگ نابین لە بەرامبەر ئەوەش کە لە هەرێمی کوردستان هەیە بە دڵنیاییەوە قسەی خۆشمان هەم کردووە هەم ئەشیکەین لەسەر ینی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان و مەسلەی مافەکانی خەڵکو و هاوڵاتیان و سیستەمێکی حکومڕانی تەندروست کە خزمەتی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاوە ڕۆڵی دامەزراوەکان و دەستپێکردنی چاکسازی و کۆتایی هێنان بۆ احتیکاری کە لە هەرێمی کوردستان هەیە هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ پریشکی ئەو ئاگرەی بەرنەکەوێت کە لە شارەکانی باشووری عێراق و لە عێراق ڕوەدا ئەبێ پەلە بکات ئەبێ پەلە پەردە پۆش بکە ئەبێ پەلە بکات لە دەستپێکردنی چاکسازیەکی ڕاستەقینە ئەبێ پەلە بکات لەوەی کە متمانە بگێڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتی متمانەی پێ